ژمارەیەک کەسایەتی عەرەبی سوننەی کەرکووک و خوڕمات و سلێمانبەگ گردبوونەوەیەکیان لە کەرکووک ئەنجامدا و پەیامێکیان ئاراستەی مەرجەعی شیعەکانی عێراق و حکوومەتی عێراق کرد و لە پەیامەکەدا بەتوندی هێرشیان کردە سەر حەشدی شەعبی و بە کوشتن و ڕفاندنی سوننەکانی خوڕمات و وێرانەکردنی ناحیەی سلێمانبەگ و ڕێگریکردن لە گەڕانەوەی دانیشتوانەکەی تۆمەتباریان کردن. احنا لا ننسى انه الحج الشعبي هو من حرر اراضينا بشكل مباشر بالبدايه وخلص المنطقه من عصابات داعش الارهابيه، ولكن ما حصل بعد ذلك هنالك اكو جهات مندسه قد تكون تحمل منها هويات تتستر باسم الحج الشعبي، ولكن يمكن قبل يومين علنوا على التلفاز ان هناك عصابات تتستر بهذه الهويات ترهب هؤلاء الناس وتقوم بعمل لا يليق ولا يمد الانسانيه بصله، وقد يكون هو عمل غير مقبول لا من الحج الشعبي ولا من الأخوة الكرد ولا من قبل العرب. طبعا هم العرب هم ضحية. لە دەرەوەی ئەو هۆڵەی کەسایەتیە سوننەکانی تێدا کۆبوویەوە ژمارەیەک لەو ژنە عەرەبە سونانەی کە هاوسەر و کەسوکارەکانیان کوژراون و ڕفێنراون کۆبوونەوە و وێنەی کەسوکارە ڕفێنرا و کوژراوەکانیان بەرز کردبوویەوە و بەدەم گریانەوە داوای ئاشکراکردنی چارەنووسیان دەکردن. اليوم الغاية نشكي همنا بس الدول تسمعنا بس العالم. العراق صار صامت علينا، احنا ما عندنا بلد يداعينا، بس العالم يجي يحل علينا يداعينا بهذا الظلم هذا. اخويا صار 9 سنين خطف ماكو، ما خلى جهاله حرمته تخبل جهاله هايتي لا معيشه، انهم هججونا من بيوتنا، احنا من اهل الدوس، اكو واحد يخلي بيته ويطلع. هسه انا ادفع 300 والله ماكو، بس شو اسوي؟ انهزمت بجهان وما عندنا معيشه، منين نروح ننطي؟ يا دوله يا حكومه يا شعب يا مسلم يا امه يا سنه يا شعوبي تقبلها، لا كردي ولا مسيحي لا عربي لا تركماني، ما حد ما يقبل بهذا الظروف اللي احنا بيه. احنا ناس فقراء وارامل وايتام، هذا زوجي الشهيد، هذول ايتامه، هذا يتيمه، وين انطي بيهم؟ بالشهر انطي 400,000 ايجار، منين اروح اجيب؟ بيش اعيش؟ أنا بطوس قضاء بطوس خرماط وبيتي بحي العسكري هججونا اليوم 10 أيام لا ماكلين ولا شاربين. حي العسكري هم اكو داعش، وين الداعش هجتنا؟ هم يهددون بس إنه ويهججونا يا أخويا. هەر بەکاتژمێرێک دوای کۆبوونەوەی سوننەکانی کەرکووک عەلی حسێنی وتەبێژی حەشدی شەعبی قسەی بۆ ڕاگەیاندنەکان کرد و کوشتن و ڕفاندنی سوننەکانی ڕەت کردەوە و بەشێک لەو کەسایەتیە عەرەبە سونانەشی تۆمەتبار کرد کە ئەمڕۆ بەشداری گردبوونەوەکەیان کرد بەوەی کە لەلایەن یاساوە داواکراون. ئمرۆ ئەم شخصە قسەی کردە خۆی مەطلوبە قەزاییە درۆیە قسەکەی نەفیەکەم قاتە مۆزوعە گەڕاننی ئاوایەکان لەدەست ئێمە نییە، دەست حکوومەتی عێراقیە. یەک دووەمین ئێشتا منطقەکە خۆتان ئەزانین یان پێش 10 ڕۆژ عملیە گەورەیەکە شەهید زۆر شێدماندا قاشوتێماندا لەگەڵ زابتەکان منطقەکە تا ئیسا منطقە قانی نییە لە داعش وحركاتیانی شەیە. دووەمین منطقە تقریبا تا ئیسا منطقە عسکەریە قرار لا حکوومەتی عێراقیە، ئێمە حەقمانیە کە حاشر ئێمە و منطقە تحریمان کردە مەقەیەتی و حمایەتی منطقەکەن کە جاری تر داعش نەیەت. عەرەبەکانی سلێمانبەگ و خوڕمات و لە دۆخێکی خراپدان جگە لە کوژران و ڕەفاندنی ژمارەیەکی زۆر گەنجیان هاوکات بەشێکیان لە چۆڵەوانیەکی نزیک خوڕمات و نیشتەجێ بوون و بەشەکەی تریان ڕویان لە کەرکووک کردووە و لە دوورەوە چاودێری بارودۆخی خوڕمات و سلێمانبەگ دەکەن بۆ ئەوەی لە کاتێکی گونجاودا بگەڕێنەوە سەر ماڵ و حاڵیان. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.